ئازانیستاندار سلااوان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە ئەم ڕۆژ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەی ڕۆژ دەکەین ئەویش لە چەند ڕۆژی ڕابردوو دوای ئەوەی سوپای تورکیا بەهۆی هەبوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکان کۆمەڵێک دار و دارستانی تێکداوە دوای تێکدانی دار و دارستانەکانی ئەوێ لە ڕێگای تیمێکەوە دارەکانیان گواستۆتەوە بۆ باکووری کوردستانی لەوێ ساغیان کردوەوە ئەمەش نیگەرانی چالاکوانانی ژینگەی لە هەرێمی کوردستانی لێکەوتوەوە ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم کاگاسۆ دەکەم ژینگە پارێز کاگاسۆ سلااو دێبێ خۆشحاڵی کە ئەمڕۆ میوانی ئێمەی دەمەوێت پێم بڵێ ئەو ڕووداوی ڕوویداوە لە ناوچە سنوورەکان بە تایبەتی لە دوهۆک چواتایەک دەگەێنێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆشبی کە تەوەرە ژینگەیەکان لەبیر ناکەن. تورکیا بە بیانووی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان ئەمڕۆ نییە هێرش دەکاتە سەر ژینگەی هەرێمی کوردستان بە ئاو هەوا و خاک و حتا ژینگەی ئاژەڵی و ئەوە دارەکانیشی دەست پێ کرد. سەرەتا بە تۆباران دەستی پێکرد داگیرکاری ئێستا بە دینۆسایدکردنی دار و خاکەکە دەستی پێ کردووە. ئەو شوێنەی بە پێ و زانیارانەی لە چالاکوانەکانی دۆچێ بۆمان هاتووە پێی دەڵێن سەرزێڕێ شوێنێکە وەکو زێڕە بۆ ژینگەی کوردستان هەم زەویەکەی هەم خاکەکەی دەکا ئەو خۆڵ و معاناتانەی کە تێیدایە هەمویان مادەی گرینگن بۆ زەوی و لەگەڵ ئەوشدا کە دەبینین لە چەند ڕۆژەکە و دارانەی کە دەیگوازنەوە ئەوەکەی تر دەیسوتێنن لە شوێنەکەی خۆی دەیسوتێنن یان چۆنەوە هەندێک لەو شوێنانەی کە بە کەلێک نایە بۆ بردنەوە یان بچووکن یان بەکەل فرۆشتن نایە لەوێ ئاگرێکی تێبەردەدەن باجا بە تۆباران بێ بە ئاگری ئەنقەز بێتن ئەمانە ئەمە دەکەن کە ئەمە گەورەترین کارەساتێکی ژینگەیە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ وڵاتی تورکیاش هەم بۆ جیهانیش کامە لە ناوبردنی دارستانەکان لە ناوبردنی ژیانە. زۆر باشە ئێوە هەوڵتان نەداوە دوای ئەو ڕووداوە کەمپینێک دروست بکەن یاخۆت تکارێکتان کردو ئێوە وەکو ژینگە پارێز ئەرچی ئێوەیەکە پاڵپشتی یاخۆت دیفاع لە ژینگەی هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە هەموو شتێک دەبێت بە زانیاری قسە لەسەر بکەین نەکجارە یەکسەر بە بڕیاری سۆشال میدیایەک هەڵ بزانی ئەو ڕسمانە ڕاستە هەمووی بەڵگەنە بەڵام دەبێت زانیاری دەقیقترمان لابێتن. ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی دهۆک لە بواری ژینگە پەیوەندیمان هەیە دوێنێ هەندێک زانیاری کۆکراوەتەوە ئەو ئەم ڕۆژ بەزارەکان ئەو زانیاریانەی چێنە ئەو دارانە دەبن ئەو کۆمپانیایەک لەگەڵ خۆیانەتەوە ئللا دارنیا خۆڵەکەشن دەگوازنەوە بە قەلاب ئەوەی ئەو زانیارە لەو ڕێکخراوانە وەرگیراوە لەگەڵ جۆرەستانەکانی ئەو شوێنانە چێن دەرن و ڕوبەرەکە چەندە ئایا بەتەمای چەندن. ئێمە بەنیازین یاداشتێک ئامادە بکەین بەناوی هەموو ڕێکخراوە ژینگەیەکان لە کوردستاندا لە هەر سێ شارەکەی هەرێمی کوردستان چ لە کۆنگرێکی ڕۆژنامەیان چ لە گربوونەوەیکی هێمنانە ئەنجام بدەین و هەردوێنێش لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن کە کۆبوونەوەی لایەنە ژینگەکانی هەولێر بوو داوامان لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆک کۆماری عێراق کردووە کە داوامان لە قوسڵخانەی تورکیاش کردووە کامە ئەم کارەساتە ڕاگرن دواتر زیانەکان بەرەو تورکیاش دەڕوای لە هەرێمی کوردستانی و لێرەوەش داوا لەم لایەنانە بەرپرس دەکەم ئێمە وەکو چالاکوان تەنیا دەتوانین پەیام بگەینێن گربوونەوە بکەین یاسا تۆمە سزای لە دادگا سکاڵا تۆمارکەین. زۆر باشە شتێک بەلامەوە سیر بوو لە قسەکانت ئەوانە کۆمپانیان هێناو لەگەڵ خۆیان بەبەست تورکیا یا خۆ چۆن ئەمە ئەو ئۆتۆمبیلانی دەگوازنەوە ئۆتۆمبیلی سەربازی نین بۆیە کاوەی زانیاریمە دەستکەوتووە کۆمپانیایەکە یان چەند کەسێکە ئەو کۆمپانیا دێن ئەو دارانە دەبڕنەوە و دەگوازنەوە بۆیە ئێمە دەتوانین بڵین کۆمپانیاکە وەکو ئەو کەسانی شەکە دەکەن دلی سەربازیان لە بەنیە ئەوانەی لەوێنەکان یان زانیارەکان دەستکەوتووە لەوانە شار سەرباز بن بەڵام بەجلی مەدەنی شەکە بن. زۆر باشە لە ماوەی ڕابردووش بێگومان سوپای تورکیا چەندین جار بردومانی ناوچە سنوورەکانی کردووە لەو بردومانانەدا چ مەترسیەک هەبووە لەسەر ژینگە؟ بەڵێ هەموو ئەو تۆپبارانەی کە کەوتۆت نەکردنە سەرزەوی ئەو تۆپانێکەدا هەمووی لە ئەمادی چیمیاییە کەوتە مرۆڤ کوژە جگە لەگەڵی مرۆڤ کوژە ئاژار کوژیشە خاکەکەش وێران دەکا و دارەکانیشی سوتاندووە کەواتە هەر شوێنێک کە ژینگەی ژیانی لێوێران بوو کەواتە ژینگەکەی وێرانە ژینگەی لە ناوبەری ئێستا لەو سنوورە ژینگە لە ناوبەرە هەنی لەبەرەوەی
نەژیانی ئاژاڵ نە مرۆڤ نە زیندەوەر هیچی تێدا ناژی هەتاوادارەکان جنۆسای دەگرێت کاتە ژیان لەوێ لەناو دەبرێت ژینگە لەوێ لەناو دەچیتن. زۆر باشە ئێوە هەر باسی تورکیا دەکەن بەنمونە دەڵێن تورکیا هاتووە جینۆسایدی دارە دەکات بەنمونە یاخود جینۆسایدی خەڵکەکە یان بە کۆمەڵێک لە شێوەکان جینۆسایدی ژینگەی هەرێمی کوردستان دەکات باشە بۆ ینی ئەی پەکەکەش بێتاوان نییە هیچ تاوانێکی نییە ئێمە دەڵێن ناڵێن تورکیا دەڵێن پەکەکە هۆکارێکە بۆ ئەوەی تورکیا بێتە ئەو سنوورە لەوانەیە ئەگەر پەکەکە هێرشێک نەکاتە بۆ وێندەر ئەوان ڕەتفعلیان نابێتن بەپێ ئەوەی ئەمن زانیاریم دەستکەوتوە دەڵێن هەر وڵاتێک ئەگەر هێرشی لە وڵاتش کۆچ دەتوانانی تا 15 بۆ 30 کیلۆمەتر دەتوانی ئاودی ئەو سنوورە بێتن بۆی بەرگری لە خۆی بکاتن بەڵام تا چەند ئەوە زانیاریە دەستم کەوتوە نازانم تا چەند ڕاستە ئەگەر ئەوە بێتن تورکیا پەکەکە بیانۆکە بۆم کارە ساتە دەبێت پەکەکەش هەوڵدا ئەم کارانە نەکاتن ئەجاگەر خودی خۆی هەمانجی لەگەڵ تورکیا تەنسیقێکی ژێر بەژێرە ئێمە نازانین ئێمە ناتوانین ئێمە لە ڕووی لایەنە ژینگەیەوەکە قسان دەکەین ناتوانم ئەمن بێم لایەنە سیاسیەکە قسان بکەم بەڵام هەر لایەنێک هۆکار بێتن ئەمە تاوانێکە بەرامبەر هاونیشتیمانیان وەکو ئینسانیەت نەک بڵێ ئەوە لایەنی سیاسی سین سادعینە یان ئەوە هێزێکی تیرۆریستیە یان ئەوە هێزێکی دەوڵەتیە ئەوە پەیوەندی بە ئێمە نیە بەڵام لە ڕووی ژینگەیەوە هەر کارە ساتێک زیان بە ژینگە بگەینێ زیان بە خودی ئەو کەسە دەگەنی کە لەو شوێنە دادەنیشیت یان دەوروبەری ئەو وڵاتێکە لە دادەنیشتن. زۆر باشە ئێوە هیچ ئامارێکتان لەلایە بنمونە بەهۆی بردومانەکانی سوپای تورکیا چەند ڕووبەری ژینگەی هەرێمی کوردستان زیانی بەرکەوتووە لەبەرەوەی بەخۆ دەزانانی ڕێکخراوەکان نەبوو جێیەکیانێنە ئەوشانێ ئەو زانیاریانەی کە دەست کەوتونە لەلایەن وەزارەتەکانی حکوومەت ئەولانەیە بەداچوونیان کردووە لە حکوومەت زیاتر لە 180 بۆ تۆبارانکردنی ناوچە سنوورەکە لەلایەن هەردوو وڵاتی تورکیا و ئێران زیان بە ناوچە دارستانەکان کەوتون کە نزیکەی ملیۆنێک دۆنم زەوی سوتاوە جگە لە تورکیا ینی ئێرانیش بە هەمان بێگومان ئێرانیش ئەو حدودەی لەگەڵیتی بە بەیانووی پێشمەرگەکانی دیموکرات و هێزەکانی ڕۆژهەڵات ئەمەش دیسان کارەساتی ژینگەی دروست دەکات دەبینین هەم ئەو کەسانەی بە پێیان دەڵێن وەکو برێک کاسبی خۆیان دەکەن لەسەر حدودەکان جاروێ ئەوان شەهید دەکاتن و ئاژەڵک بێتە ئەوانە لە سنووری هەرێمی کوردستانیشە بەڵام هێرشی دەکاتە سەری و لە ناوی دەباتن. زۆر باشە تاوەکو ئێستا کۆنسوڵخانەی تورکیا وەڵامی ئێوەی داوەتەوە تا ئێستا هیچ لایەنێک لەبەرەوەی هەموو لایەنەکان ئەوانەی خۆیان بە ژینگە دۆست دەزانێت لە کەسانی بەرپرسی حکومی کەسانی حزبی دۆستانی ژینگە لە هەموو لایەنێک هەڵوێستەچانە بۆ بەڵام ئەوەی ئێمە گوێبیستی دەبینی ئەوانە تورکیا شوێنێکی لە ئێران داگیر کردووە توێنێکی لە قۆبڕس لە چەندین وڵات داگیری کردووە ئێمە لەوە دەترسین ئەو ژینگەی وێرانتر بکات و سنوورەکەش داگیر بکات بۆیە گەرە سنوورش داگیر بکە بادارەکەی نەبڕیباتەوە بۆ ژینگەی ئەو شوێنە وێران نەبی با هاوڵاتی ئازاد بی لە دانیشتنی ئەو ژینگەیە ئەوەش مەترسیەکی ترە. باسی وت کرد ناوچەی زێڕینی پێدەوترێت ئایا بەڕاستی ناوچەکە تەواو وێران کراوە یاخۆت بەشێک لە ناوچەکە واقعی کاگر بڕیا لەبووی ئەمە بە واقعی شوێنەکەمان نەدیتە بەڵام ئەوەی ئەوەی زانیاری بەدەستان ئەوەی زانیاری ئەوەی ئەو چالاکوانانەی دەهۆ کامە وەکوتیمە کار دەکەین ئەو شوێنە پێی دەڵێن سەر زێڕێ هەنی ئەو شوێنە وەکو زێڕێکە خاکەکەی کەواتە کە دارەکەی برد و خۆڵەکەی برد کەواتای چمە هەواکەی پێ ناچی مەبەستم وێ ئەو دارستانەی کە لەوێ هەبووە تەواوی دارستانەکە وێران بووە ئەوەی زانیاریتان هەبێت یاخود دەست پێکات دەست پێ کردیا تو کە دەست بە لەناوبردنی دارستانێکێکی لە دارێک ڕادەست پێ دەکەی ئەجە بەردەوام دەبێتن دەبێت وڵاتانی ئەوروپی نەتەوە یەکگرتوەکان ژینگە دۆستانە حکوومەتی عێراق سەرۆک کۆماری عێراق سەرۆکایەتی هەرێم سەرۆکی حکوومەت هەموو حزب و لایەنە سیاسیەکان بێ جیاوازی بێنە سەرخەت ئەگەر لێرە بە جواب نێن کەواتە ئەگەر لە کاتی انتخاباتدا لە پەیامەکانیاندا هەر لایەنێکی سیاسی باسی ژینگە بکاتەوەتە دوورە لە ڕاستی و لە پەیامەکە تاوەکو ئێستا سەرۆکایەتی حکوومەت و کۆمار و هەرێمی کوردستان هیچ بەیان نامێکی نەبووە تا ئێستا گوێبیستی نەبووم لەبەرەوەی ئەمن ئێواران خەریکی کارێکی تایبەتیمە بەڵام تا دوێنێ مەغریب ئاگام لێ نەبووە ئەمڕۆ بەیانی شیشتم نەبیستەوە ئەوەندەی تەماشای سۆشیال میدیام کرد
هیچم نەبیستیا وزە نازانم ئەگەرە توش شەکرد ویستبی ئەوە باشتر بەڵام من هیچم نەبیستیا تا ئێستا تاوەکو ئێستا ئەوە ئێوە زانیاریتان هەبێت دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کە بێگومان ئەرچێتی قسە لەسەر بابەتە بکات تاوەکو ئێستا قسەی لەسەر کردووە لەوانەیە لە کاتێکی کۆنگرێکی ڕۆژنامەوانی تایبەت لە پەیامێکدا ئیدانەی ئەم کارە بکاتنیان پێ ناخۆشی نەیکردووە بەڵام دەبێت دەستەی ژینگە بە شێوەیەکی فەرمی هەموو لایەنە ژینگەیەکان کۆکاتەوە کۆی کردوونەتەوە تا ئێستا نە هەموو ڕێکخراوەکان لە بەردەم دەستەی ژینگە گربنەوەیکی هێمنانە بکاتن داوای ڕاگرنێ کە لەبەرەوەی ئەویش چاودێرە لەسەر ژینگە دەبێ هەوڵ بدام کارە بکاتن بۆی هەمومان پێکەوە نەک ئللا دەستەی ژینگە دەبێ هەمومان لایەنە ژینگەیەکانی کوردستان بە پەرلەمان بە ئەوەی خۆی بە ژینگە پارێز ئەنجومەنی پارێزگاکان هەمومان بینە بەردەم شوێنێکی ژینگەیی داوای ڕاگرنی ئەم کار جینۆسایدە بکەین دەمەوێت بۆ من و بۆ بینەران ڕوونی بکەیەوە ئەو دەستپێکەی کە تورکیا کردوویەتی چ مەترسیەکی لەسەر داهاتوو هەیە حتمما ئەگەر دارێک تاگەشتەوە تەمەنە پێویستی بە 10 ساڵ هەبوو بەلایانی کەمەوە تا 10 ساڵی تر ژینگە لەو شوێنە وێرانە کەواتە تۆ ژیانی ئەگەر 10 ساڵ بی هەر ساڵێک 1000 کەس پەروەردە ژیانی دەست پێ کرد بیت سێ بکە و 3000 کەس دەکە ئایا چەند هزار کەس لەدایک بووە لەو 10 ساڵێک ئەو دارانە لەدایک بوونە کەواتە ئەمانە ئەو جینۆسایدەیە دەبێت جینۆسایدی مرۆڤیش تێدا دەبی پیسبوونی هەواشی تێدا دەبێت لەبەرەوەی دار دوانە ئۆکسیدنی هەوا وەردەگرێت ئۆکسسیژین دەداتەوە کەواتە تۆ گەر ئۆکسسیجینەکەت بۆ نەهاتەوە دوانە ئۆکسسیجین نەبوو ژیان بەرەو لە ناوتون دەچێت دوایان پرسیارمەوە دەبێت گلەی زۆر لە ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە دەکرێت دەڵێن لە پرسە ژینگەیەکان وەکو پێویستکاریان نەکردو لە یعنی ئەگەر بەراوردێک بکەیت ئەوەندە ڕێکخراوە ژینگەیە کە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان تۆمارکراوە ئەوەندە چالانچە ژینگەیی نابیندرێت و ئەوەندە چالاکیەکانیان نابیندرێت بێگومان پێشبینی ئەوە دەکەن لەو پرسەی ئێستاش کە پرسی مەسلەی بڕینەوەی دارستانەکان لەلایەن تورکیا هەمان ڕێکخراوە ژینگەیەکان هەمان ڕۆڵ ببینن کە لە پرسەکانی دیکەش هەڵوێستیان نییە کاک بڕیار جارەکەی دیش پەیامێکم دا لەوانێ بە غەڵت لێک درایەوە لەسەر کۆمەڵەکەەوە من دیسان لێرەوە پەیامە دەڵێمەوە بەشێک لەو ڕێکخراوە ژینگەیانەی کە لە کوردستان بوونیان هەیە ئێستا مۆڵەتی نوێکراوەشیان نییە تەنیا چەند ڕێکخراوەک نەبێت لە کوردستان بوونیان هەیە بە یاداش نابێت بە قسەی گەورە نابێت ڕێکخراوەیەت ناوی لە خۆنایە دروستکردنی دارستان داکۆچی لە دار دەکەم سەوزایی زیاد دەکەم بەڵام تا ئێستا پەیامێکی نەبووە پەیامێکی فەیسبووکی ناخۆ من ئەمش دەکەماندار هیچ ڕۆڵێک شتێک حتا من دەڵێم ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە کە ئێمە لەگەڵ دایرە ژینگەیەکانی هەولێر بەڕێوەبەراتی ئاوی هەولێر فەرمانگەی ژینگەی هەولێر بەڕێوەبەراتی ئەندازەی بارکەکان بەڕێوەبەراتی دارستان پۆلیسی دارستان و ژینگە پێشمەرگەی ژینگە بەڕێوەبەراتی خزمەت گوزاری و ژینگە پارێزی گەشت و گوزار یعنی کۆمەڵێک دائیرە پێکەوە هەمانجیمان کردیە بۆ خزمەتکردن بە ژینگەی کوردستان بەڵام ئێمە نەداهاتێکمانێت تەنیا دەتوانین هۆشیاری بگەینین لە چوارچیوەی فەرمانگەکە حکومیەکان و ڕێکخراوەکەی خۆمان سنوورەشی جوگرافیا تا ئێستا ئێمە 5 ڕێکخراو دە ڕێکخراو نەمانتوانێت بە دڵسۆزانە هیچ بۆ ژینگە بکەین یەکگرتوون نین ئەنێ واقعەتەکە لە کوردستان نەگە لە ڕێکخراوە ژینگەکان هەموو ڕێکخراوەکانی لەسەر ئەو ڕێکخراوانە هەیە ناتوانم بڵێم کاریگەری حزبێ لەبەرەوەی هەندێک جار هەندێک خەڵکانێک من بەلایەنێکی سیاسی دەزانیتن ڕێکخراوەکەم بە حزبی دەزای ڕاستە ئەمە لەوانەیە من کادیرێکی ئەو حزبە بووم وەکو هەموو خەڵکێکی تر مافم هەیە لایەنێکی سیاسیم خۆش بێ وەکو پارتی دموکراتی کوردستان ئارەزوی خۆمە تۆ ئارەزوی خۆتە دەنگ بدە لای سیاسی منش ئارەزوی خۆمە بەڵام لەناو ڕێکخراوەکەمە وەکو پارتی هیچ پاڵپشتێکی مادیم ناکە بۆ ئەوەی من بڵێم وەڵا حزب لە پشتمە ناتوانم بڵێم ڕێکخراوەکانیش هەمویان حزبین لەوانەیە کەسەکانی ناو ڕێکخراوانە هەمویان کەسێکی لایەنی سیاسی نا یعنی ناتوان خۆمان بەدەر بین ئێستا ئەو کەناڵەش لەوانەیە لایەنێکی سیاسیوی کەس بەرپرسەکەی بەڵام ئایا بەرنامەی ڕێکخراوەکەی ئەو کەناڵیان ئەو سایتە هەمووی تەوزی ئەو حزبە جێبەجێ دەکەیان ئەوە ئەمانە گرنگن لەناو ڕێکخراوەکەیمە هەموو لایەنی سیاسی تێدای هەموو ڕێکخراوەکانی جوانە بەڵام مەرج نییە هەندێک ڕێکخراوی شوێ حزب دروستی کردو بەڵێ ئێستا قەپاتە بێگومان وەکو خۆ وتەنی ئەرچی ئێمەش گەیاندنی پەیامی خەڵکە
و خزمەتکردنە بە چینی کۆمەلگا. ئازان خۆشحاڵ بووم لە ماوەی ڕابردوو لەگەڵتان بووین لەگەڵ کاگاسۆ. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا تا بەرنمەیەکی دیکە ڕۆژە پێتان دەگەمەوە. هەر شاد بن.